مەبەستم بۆ بزانم لە پاش ڕیفراندۆم یعنی لە پاش ئەنجامدانی ڕیفراندۆمەکە پێ دوایە هەڵوێستی هەم ئێران هەم تورکیا چی دەبێت بەرامبەر بە هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە پاش ئەو ڕیفراندۆمە یعنی هیچ کاردانەوەیەکی کردەی دەبینرێت لە عێراق لە ئێران لە تورکیا یەکەم ئەگەر ڕیفراندۆمەکە خۆی میلەتەکەش هەموو بەشداری تیاب کردە یعنی وەکو ئەڵەن بەیت الداخلی خۆمان هەموو هی کوردەکان مرتب بووە ئەو کاتە پارتی بەدەنگێکی دلێرەوەی توانی داوای ڕیفراندۆمەکە بکە نەک ئێستا بە هەڵوەشاوەیی دووهەم عەرەب ئەڵێ ما يترتب عليه دوای ڕیفراندۆمەکە چییە ئێران تورکیا یا وڵاتانێکی تر سەیرەکەن و بران ڕیفراندۆمەکە بۆچی بوو بۆ ئەم چاواشەکاریە بۆ حیزب نوێ بێتەوە هیچ تەدەخولیتیان ناکەن ئێران چ مەجبورە هیچ تەدەخولێک لەمایە بکە بۆچی ئەیکە ئێران قووەتێکی ئیقلیمی مسۆگەرترە بە جورئەترە شیعەگەرێتیەکەی بە قووەتر دێنێتە پێشوە بکوشترە تورکیا لەبەرەوەی پشتی لەگەڵ ناتوایە قایشەکە بۆ ڕەبتە ناتوانێت بڵێ من سوننیم بەس ئێران ناتوانێت بڵێ من شیعەم لەبەرس ئێران ئەتوانێت بە دیفاع لە هەموو بەناوی مستەضعفینی جیهانەوە بیکە و شیعەکان ئەگرێتە خۆی لەبەرەوەی دەوڵەتێکی عەقایدیە بەڵام تورکیا ناتوانێت ئەوە بکات تورکیا ئەسە بە شەرمەوە جاری وایە نەزەری داروینی گۆڕیوە بە شەرمەوە گۆڕیوێتی کە ئەو هیچ شتێک نییە لە تورکیا ینی دەوڵەتی خۆتت هەیە و بەرنامەجی خۆتت هەیە و تۆ چۆن تەدەخل ناکەی لە بەلجیکا یان لە هەر وڵاتێکی تری ئەوروپی ئێتەوانش نابێت تەدەخلکەن لە ئیشت کەوا بوو ما يترتب على ڕیفراندۆمەکە چییە ئەوەی کە لەسەری دروست دەبێتەوە چییە با بڵێن ڕیفراندۆم نەتیجەکەی چییە بێ سوک و باریکی شتێکی ئەعلامی و هالە ئەعلامی ینی خەرمانەیەکی پیرۆز بە دەوری سەری بەرزانیا دروستەکە وەکو ڕسمەکەی سەیدنا عیسا عەلە نەبینا عەلەیهی سەڵات وسەلام ئەم خەرمانە پیرۆزەی کە دەستکەوت ئیتر مانگی 11 بۆ چییە ئەو کاتە گەر هەروە بوو نە ئێران و نە تورکیا و نە ئەوانی تریش هیچ خەمی ئەویان نابێت ئەگەر ڕیفراندۆمەکە شتێکی لەسەر دروست بوو وەکو لە تەدەوڵەتەکەی ڕەئوف دەنگتاش هی قوبڕوسی شیمالی 200,000 کەسن ئەگەر ئەمەی دەستکەوت مەسعود بەرزانی ئێوە بەشی خۆی با لەوێ و قوبڕسێکی شیمالی لەرەش دروستە بێت لە دووە کوزاخۆ قەیدیچ بۆ خۆی بەڵام یەکێتی حزوری هەیە هێزی دیکە حزوری هەیە یەکێتی بە ینی حزوری چەکداری هەیە هێزی هەیە چۆن ئەمە قبول دەکا یەکێتی ئەگەر وابێ حتمما هیچ نییە یەکێتی بەبێ ئێران هیچ شتێکی پێ ناکرد ناتوانێت بەبێ ئێران یەک هەنگاوی شەڕ بنێ بەرامبەر بە پارتی ناشتوانە بڕاتە پێشتر تۆ چاو لەوە نەبێەوە پاکسازیان کرد لە دیالەوە ئاغای قاسم سلێمانی لە پشتیانە بوو سەواریخ و مەدافع و هەموو شتێکی ئێرانیەکان هاتبوو ئەو بکوژەکان کورد بوون و هیچی تر کە قوتەکانی یەکێتی و ناوەکان نامێ بیڵم بۆی ئێوە حراج نەبن ئەژینا هەروانە کەوتبوونە کەواسووری پێش لەشکری ئێران بوون پێش نادرشا کەوتون و بەرەو مووسڵیان هێناوتەوە پارتیەوە ناکات تەبعان پارتی یەکەم شەڕیەکێتی ناتوانە شەڕی پێ بفرۆشتەوە نەوشیرە مستەفا و گۆڕانیان توانی ئەو شەڕە دروستکەن بەس لەبەرەوەی نەوشیرە مستەفا و گۆڕان قەنەعەتیان بەوە نەبوو لەم سەردەمەیە دیسان مؤسساتێک دروست بۆ بڕوخێتەوە اقتصادێک دروست بۆ بڕوخێتەوە چکە ئەم جارە شەڕێکی کاولکاری ببێ کوردی باشووری ئێمە بە ملیۆن دێتە دەرەوە غەربیش ئەمە قبوڵ ناکە باشە بەڵام ینی خۆ لە پاڵ ئەم سەرنجەی تۆدا سەرنجێکی دیکە کە هی لایەنە سیاسیەکانە بە دیاریکراوی لە یەکێتی لە پارتی لە یەکگرتو و جۆمان لێ دەبێت ئەم ڕیفراندۆمە هەنگاوی سەرەتایە بۆ بوون بە دەوڵەت لەم حاڵەتەیاندا ینی وەکو گریمانە ئەو کات هەڵوێستی وڵاتان چی دەبێت و بە دیاریکراوی هەڵوێستی ئەمریکا و رووسیا و زلێزەکانی دنیا چی دەبێت لەسەر مەسەلەیە پێ دوای پاڵ پشتی بکەن هەڵوێستیان ئێستا ئەبوایە بمانزانیایە کاتە تەیموری شەرقی کەمتر بوون لە ملیۆنێک لە 240 ملیۆن مسلمان جیابوونەوە کە ئەندۆنیسیایە پرتۆغال داوای کرد لە ئیتحادی ئەوروپی یارمەتی بدات دەیان مەقالە لە نیوزویک و لە واشنگتن پۆست و لەوانە نووسرا تەیموری شەرقی بوو بە دەوڵەت ئەریتیریا لە 94 بوو بە دەوڵەت بەڵام عەلە لەقەل وڵاتانێک پشتیان گرت و وردەوردە ئیمکانێتێکیان خستە پێشی لەگەڵ ئەثیوبیا ئاشتیان کردەوە لەگەڵ یەمەن ئاشتیان کردەوە بەڵام ئێمە هیچ شتێکی بەسەریچەوە نییە هیچی دیار نییە یعنی یەکێک لایتێکی هەڵ نەکردەوە بڵێ ئەوە منشتەیدی ئەو لەو حەیاکەم کە نووسراوە سەفارەتی کوردستان لە فڵان شوێن ئەمە هیچ شتێکی تیا نابینین یعنی ئەمە هەر لە دیکۆرێکەچێ لە میزەڵانێکەچێ دەبدەبە یعنی فوی تێکرا و کوردستانی لەسەر نەخشێنرا و تەواو ئاو بێنەوە دەست بشو ئێمە شتێکی واقعی نابینین نە لە دەرەکی کە ئێڵێم مەبەسمان تورکیا و ئێران و ئەمانە نییە دەوڵەتی ئیقلیمی چونکە ئەوانە هەتا ڕۆژی قیامەت ڕازی نابن ئێمە دەوڵەتی کوردی دروستکەین ئەبێ درستی کەی ڕەغمە ئەنفیهم یعنی بە شۆرایی چاوی تورکیا و ئێران و عێراق و سووریا دەوڵەتی کوردستانیە بێت دروست ببێ بەڵام ئاوا دروست نابێ
ئەم پارتە ئەم حیزبەهی ئەوە نیە دەوڵەت ببا بەڕێوە چونکە فاشل بوو شکست بوو لە ئیدارەی یەک حکومەتی تو آخر بیرت دوێ هەموو خەڵکی کە یەکتریان کوش لە ناو شاری هەولێرە لە کەس نەزانەوە ساڕوخەکانە هاتن ئەیدا لە فندق هەورامان لە فندق هەورامانەوە ئەڕۆیت لەمبەر و ئەو بەریش ئاغای ئەکبەری لێرە بوو ئاغای عیبادیش لەمبەر بوو هەردووچی هەردەستی ئێران ئاوا بە یەکتریە کێشە نابێ ئەو عقلیەتە ئەگەر ئەو عقلیەتە نەگۆڕێ نەبێ بە دەستگایشی دەوڵەتی دەوڵەت چۆن لە خۆ دروستە بێت تۆ سەیری دەستگاکانی فتح کە لە فەڵەستین لە زەمەنی یاسر عەرەفاتەوە کە شەخسیەتێکی بەقووەت و تاریخی بوو دەستگای دەوڵەتی دروست کرد ئەگەر چی ئێستا گەندەڵیەکی زۆری تێکەوتۆ بوو بە دیلەکە ئاسان هات کە حەماسە بەڵام خۆ مؤسساتی دروست کردو لە نێو دەوڵەتانە تەقدیراتێکی هەبوو استقبالە کرا ئێستا بەنسبەتی نوێنەرێکی کوردە لە ئومەمی متحیدە چییە لەسەر کورسێک دانیشە بۆ ئێمە جەلال تاڵەبانی کە ڕۆژ بۆیە بە دار عاساکەیەوە چه تەسیرێکی بوو لە ئومەمی متحیدە هیچ